بەناوی خوای گەورە و میهرەبان هاو نیشتمانیانی بەڕێزی کوردستان سوپاسی دەستگا میدیایەکانەکەم. ئەم بابەتە گرنگە و مەترسیدارە، پەیوەستە بە دۆخی بازار و ژیانی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق. من ماوەی زیاتر لە مانگێکە زۆر بە وردی لێکۆڵینەوەم کردووە، بە مەیدانی کردومە. ڕەنگە زۆر کەس نەسیحات یا پێشنیاریان کردوێت دەست لەم دۆسیێڵ گرم، مەترسیدارە. بەڵام یعنی ئەخلاقی پیشەوی و باوەڕی خۆم ڕێگە نادا. یەک ڕێگا هەیە بۆ گرانبوونی دۆلار، ئەمەیەکە ئێستا باسیەکەم بۆ بە چارەسەری ئەمە بە دڵنیاییەوە ئەچێتە جێگەکەی خۆی. طبعا من ئەمەم لە یادداشتێکی فەرمی بەو پەری تەفاسیل و ناو وردەکاری بۆ لایەنە فەرمیەکان ناردووە. بەڕێزان، لە دەرەوەی هەموو سیستەمێکی بانکی ڕۆژانە لە هەرێمی کوردستانەوە 65 هەتا 80 ملیۆن دۆلار هەتا 100 ملیۆن دۆلار ئەڕواتە دەرەوە و ئەڕوا بۆ سێ وڵات. هەمووی لە دەرەوەی سیستەمی بانکیە. لە دەرەوەی سیستەمی بانکی چی؟ واتە مۆڵەتی بانکی مارکەزیت نییە، مۆڵەتی هیچ بانکێکی فەرمیت نییە، بەڵگەنامە پێشکەش ناکەی کە تۆ ئەمەد بۆ بازرگانیە و کاڵایە. ئەمەی لە کوردستان هەیە و هەبووە و بەردەوامە لە هیچ کوێی دنیا نییە. من ئێستا ئەتوانم لە یەک دقە زیاتر نە، یەک دقە بەبێ ئەوەی پێم بڵێن بۆ کێ چۆنە چییە 10 ملیۆن دۆلار بەرمە تورکیا، لە تورکیاوە بۆ ئیمارات، لە ئیماراتەوە بۆ ئێران. چۆن ڕووەدا؟ طبعاً پرتنە دەرۆی پارە کۆمەڵێک چیرۆکی هەیە. بۆ نمونە پێشتر ئەمانە بە دیکۆمنتی ساختەیان کرد. بۆ نمونە لە سلێمانی، لە باشماخ لەکوێ لە سلێمانی واتە سنووری سلێمانی، بانکی شەرق ئەوسەط دیکۆمنتی ساختەیە کرد. بۆ نمونە ئەویت بای 100 ملیۆن دۆلار شووتیم هێناوە، سەلاجەم هێناوە، فڵانم هێناوە، نەشی هێناوە. دیکۆمنتەکان دروستە بوو لە قاتی سێی لقی سلێمانیەکان کەسێکی لێبوو ناوی عومەرە سەرپەرشتی ئەم پرۆسەیە کرد. ئیتر دۆی دیکۆمنتەکانی بۆ دروستە بوو ئەبراوە دەرەوە بە پێی بەڵگەنامەیە کە هەیە، ئەڵێ بە بەهای گوێ لەم ڕەقەمە بگرن 1 ملیۆن سەلاجە داخل بۆ لە سنووری سلێمانی، هەر سەلاجەیەکی 40 وەرەقە، واتە 4 ملیار دۆلار بەس سەلاجە. ئەگەر وا بێ ئاڵوگۆڕی بازرگانی 400 ملیار دۆلار ئەگەر 4 ملیار سەلاجە. هیچ لۆژیکێک. طبعا ئەمە ئەمریکیەکان بە بانکی ناوەندی عێراقیان وتووە خەزێنەی ئەمریکی لە ئەردەن کۆبوونەوەیان کردووە لە کۆتایی 2022. یعنی ئەڵێن منطق ڕێگە بەمە نادە 1 ملیۆن سەلاجەیەکی بە 40 وەرەقە. یعنی ڕێک وەکو ئەزانی وەکو چی وایە، وەکو وایە بڵێ بە 1000 دۆلار دوو دەستێک کەرەوزم کڕی پشیلەی خواردی. یعنی هیچ منطق لۆژیکی تیان نییە. ئەویان کرد. ئێستا عەمەلیەکە گۆڕاوە، یان لە ڕێگەی مەتارەوە ئەیان برد. دوو وڵات هەن، تورکیا و دوبەی، دەیان ملیۆن و سەدان ملیۆن دۆلار بەرە وڵاتە پێت ناڵێ لەکوێوە هێناوتە. ئەوێ پارە بچێتە وڵات. ئەو دوبەیە بەمە دروست بوو. ئەوێ پارە بچێتە وڵاتەکەی. ئێستا ئەم ڕۆژانە کە 80 بۆ 100 ملیۆن دۆلار بەم فۆرمە ڕوا بۆ سێ وڵاتە: تورکیا، ئیمارات، ئێران. بەم عەمەلیە ڕۆکە ئێستا باسیەکەم. طبعا ئەمە بەشێکی زۆری هی جنوبە. بۆ نمونە کابرایەکەی ناوی محەممەد حەموودیە، ڕۆژ هەبووە 10 ملیۆن دۆلار، هەتا 30-40 ملیۆن دۆلاری لە جنوبەوە هێنا بۆ هەولێر و سلێمانی و لێرەوە بۆ تورکیا و عەمەلیە. چۆنە ڕوا؟ لێرەوە بە سەیارەیە ڕوا. طبعا هەر دەفتەرێ $10 وەرەگیرێ لێرە تێپەڕێ، ئاچێتە شەرناخ، لە شەرناخەوە بە تەیارەیە چێتە ئەستەمبوڵ. ئەوەی لە تورکیا بەکارێت لە تورکیا بەکارێت. بۆ نمونە ساڵی 2020 لە تورکیا 6674 مڵک کراوە، 8,661 مڵک کراوە، 22 6241 مڵک کراوە، واتە لە 3 ساڵە 21,000 مڵک کراوە. ئەگەر یەکی 50 دەفتەریش حسێب کرێت، طبعا هیچی ئێستا لە 40 کەمتر نییە، چونکە 40ەکەینەوە هێشە بەرپرسیە 5 ملیۆن دۆلاری کڕیوە، 6 کڕیوە. یەکی 50 دەفتەریش حسێب کرێت 10 ملیار دۆلار. ئەوەی لە دوبەی کراوە زۆر زیاتر لە بەی تورکیا، زۆر زیاتر. ئێستا وردور باسەکە لێرە بۆ هەر دەفتەرێک عمولە. طبعا 4 شوێن لە سلێمانیە، 5 شوێن لە هەولێرە. کابرایەک ناوی کەریمە بەش لە دهۆک سەرپەرشتی بەشێکی ئەمە کاکە ئەڕوا ئەم پارانەیە بن.
بۆ هەر دەفتەرێک 32 دلار وەرەگرن کە ئەچێتە تورکیا باشە بۆ نمونە هەر دەفتەرێک 32 دلار وەرەگرن ئەم 8 ملیۆن دلاری کە ئەچێتە تورکیا بەشێکی ئەچێ بۆ ئیمارات لە تورکیاوە بۆ ئیمارات هیچ عمولەیەکی نییە بۆ لەبەرەوەی ئیمارات خۆی دۆلاری هەیە ئەوێ لە تورکیا زۆر مەمنونە دۆلارەکە لە تۆ وەرەگرێ لە ئیمارات پارەی ئیماراتی درهەمەکە دەدات ئەو کاتە ئێرانیەکانیش پێویستیان بە درهەمەکەیە لە ئیمارات ئیمارەکان پێویستیان پێ کاڵاکەیە کڕن و لەوێوە ئەبرێتەوە و ئیماراتی ئەوەشی لە ئیمارات موڵکە کڕێ لەوێ ڕەنگە خەڵکێ بپرسێ ئەی بۆ ڕاستەوخۆ لێرەوە ناچێت بۆ ئیمارات ڕاستەوخۆ لێرەوە بۆ ئیمارات عمولەی 100 دلارە پێشتر 200 دلاریش بۆ دەفتەرێ بەڵام بەو پرۆسەی ئەستەمبول 32 دلار واتە ئێران پێویستی بەوە نییە دۆلارەکەی لە دەرەوە کاڵای پێ بکرێت ئەوەی ئێوێ ئەیباتەوە بۆ ناوخۆی بەم پرۆسە ئێستا ئەمە ڕابگیرێ دڵنیاتانەکەم و ناکاتە 4-5 ڕۆژیتر دۆلارێتەوە 150,000 ئەمەی حەقیقیشی تێ حەقیقیکەش بۆتە قوربانی طبعا هەیە بازرگانە جلوبەر گێرێ مەوادی خواردن یێرێ بەڵام هەم بە هەر بەم پرۆسەی بە بەڵام تۆ نازانی کامەی حەقیقیە و کامە حەقیقی نییە چکە داوای هیچ دیکۆمنتێک ناکەن یعنی بەرپرس هەیە 325 شقەی لە داون تاون لە دووبەی کڕیوە کەس نیپرسی ئەم 100 ملیۆن دۆلارە چۆن مەسەل نورزوێر یەکێکە لەوانەی کە لە گەندەڵی سەدەتیەوە گلاوە یەک مڵکی کڕیوە لە ئەستەمبولە دەستە بە 27 ملیۆن دۆلار یعنی بە ئاسانی ئێستا 10 ملیۆن دۆلار دەوێت 100 ملیۆن دۆلار دەوێت چەند دەوێت ئەتوانی بیبی نەکەس داوای دیکۆمنتێک لێکات نەکەس ئەڵەی بۆ کوێ پاشان ئەم پارە هەر لە ئەستەمبول و لە دووبەی گیر ناخوا چی لێ دێ بەرپرسێک 3 ملیۆن دۆلاری لێرەوە بردووە ئیشتێتی بیباتە دەرەوە ناتوانێت بیبیتە هەر وڵاتێکی ئەوروپیوانە داوای بەڵگەت لێکەن چووە مڵکێکی لە دووبەی کردیوە تا دووبەی هیچ گوێی لێ نیە توانی مڵکەکەی بکرێت دوای 3 مانگ ئەیفرۆشێت دیکۆمنتی بۆ دروستە بێت کە ئەم پارەی ئەو مڵکێ بە ئاسانی توانی بیات هەر وڵاتێک هەیە ئەمە بۆ تورکیاش دروستە بۆیە تاوەکو حەوالات نەکرێ بە قانونی بە ڕێگەی سیستەمی بانکی نەکرێ بۆ ئەوانەی بە حەقیقی بازرگانیەکەن کاڵایەنن مەوادێنن جلوبەرگێنن دیکۆمنتەکە تەقدیم نەکا ڕێگە لە بردنەدەرەوەی پارە ناگیری ئەگەر نا ئێستا ئەمڕۆ بەیانی دوو بەیانی چەندێ پارە توانی بیبیت دەرەوە بۆ کوێ دەوێت کەسیش پێت ناڵێ ئەمە لە دەرەوەی هەموو سیستەمێکی بانکیە لە دنیا داواکاری ئێمە ئەوە بووە چ لە حکومەتی هەرێم چ لە ئەمە بە سیستەم بکرێت کێ بازرگانە دیکۆمنتی حەقیقی تەقدیم کا بۆ کە نەکو ساختەکانی وەکو ئەوەی پێش و کەوتمان بۆ ئەوەی بچێتە دەرەوە بەڕێزان ئەم بابەتەم باس کرد بابەتێتریش مادەم هەرین لام گرنگە بەداخەوە داهاتی سلێمانی 86 ملیار بووە بە هەولێر و دۆکەوە داهاتی ناوخۆشە گاتە 270 ملیار طبعا مانی پێش و هەرێمی کوردستان ئەوەی کەشتی باری کردووە 11 ملیۆن و 825,000 بەرمیل لەوتی فرۆشتووە ئەوەی جێی سەرنجە لای من و زانیاریەکان بە من گەشتۆتەوە بە ناقص 20 دلار برێند فرۆشتووە و لە دوای 20 دلار کەواتە 82 دلار بۆ برێند ئەم بە 60 فرۆشتوێتی لە 60ەکەش 56 ئیستیحقاتی شەریکاتە 322 دلار ماوەتەوە لەگەڵ 270 ملیار پارەی هاوپەیمانن بەڵام بەداخەوە بینی هەتاوەکو 28 مانگ موچە دوا ئەخرێ ئەوەی کە هەیە لەم سوورامەوە بڵێم چی ئەگەر هەرێمی کوردستان و عێراق ڕێک نەکەون لەسەر دۆسەی نەوت زەختەکان و دادگاکان زیادکە ئەم ناقص 20 دلارە ئەبێ بە 25 و 27 دلار واتە هەتا زەختی دادگایی زیادکە نەوتی کوردستان بە هەرزە پێشتر 11 دلار بوو یەک دوومانی پێشووتر ها بۆ 18 دوای بوو بە 19 دلار ئەمانە بووە بە 20 دلار کەمتر لە برێ بۆیە گرنگە یەکەم پەیامەکەم دوو خاڵە خێرا بکرێت لە دابەشکردنی موچە دووەمیان ئەوەیە کە ئەگەر لەگەڵ عێراق ڕێنەکەون دڵنیا بن ئەمە قسەی من نییە قسەی خەڵکی بیانیە کە بینیومە ئەڵێ هەرێمی کوردستان ئێستا ڕێنەکەوێت 3-4 ساڵی ئایندە تووشی مەزەقێکی زۆر گەورەیە بێت چکە نەوتی هەرێمی کوردستان بەرەو کەم بوونەوەیە چێ مانگی پێشوو بە تێکرا هەر ڕۆژێ 394,000 بەرمیل فرۆشاوە لە بەندەری جیهان لە کاتێکە جاران 425 وانە بەس بێتە 350 زۆر بە خێراییەتە خواردن چکە پارە بۆ سیانە و تەطویر و حەقلەکان و بابەتە نییە بۆیە ئەوەی گرنگە ئێستا استراتیژی هەرێمی کوردستان بۆی خەڵک زیاتر تووشی نەهامەتی نەبێ
ڕێکەوتنە لەگەڵ عێراقا من سوپاسدانە. باڵێ بۆم گرانێ بوو ئەو کاتە عێراق ڕۆژانە 250 ملیۆن دۆلاری خستەوە، ئێستا کردوێتی 80 ملیۆن دۆلار، هەر بەشی ئەوە ناکە کە بڕاتە دەرەوە. ئەو 270 بەشی چوونە دەرەوەیە کرد، بەشی بازاڕی عێراقیە کرد. ئەو دعمێکە عێراق دعمێکە کاکەگیان، ئەوە دەوڵەت خۆی لە بودجەی گشتی عێراق خۆی نەوتە پاڵێوێ لە نەوت عێراق دعمێکە. ئەمان ئەو دعمە زۆرە ناکەن، تەنیا ئەوەی تەکسی نەبێ ئەوش دعمێکی کەمتر. نا لێرە نافرۆشی، ئێمە دوو پاڵاوگەمان هەیە، بازیان قەیوان کەڵک کات، ئەمانە عێراق خۆی نوتی خاویانە داتێ لە پاڵاوگەکانی، پارەشیانە داتێ بۆیانە پاڵێ و منتوجەکەیان. بەڵێ بە دووادا چوونمان کردووە ئێمە ئێستا ئەم غازەی داناغاز ڕۆژانە نزیکەی 1000 تەنی هەیە، لە سا 72 ئەدرێ بە مەعمەل غازەکان بە 423,000 لە سا 72. داناغاز خۆی ئەیفرۆشێ بە کۆمپانیاکە پار بە 325 دۆلار بوو، ئێستا کردوێتی بە 335 دۆلار، واتە 1000 تەن هەر تەنێ بە 335 دۆلار ئەدا بە کۆمپانیاکە. ئەم کۆمپانیا ئیجبار کراوە لەسەری لە سا 72 دابشکە سلێما هەولێر 15 سیارە، سلێمانی 13 سیارە، دووەکەش سیارە بار هەڵگرت لە 50 بار تەوزیعکە. ئەمەی بەوە ڕواواتە کۆمپانیاکە لەمایە قازانج ناکە، ئەگەر حسێبیکەی 325 لەوانێت 25 دۆلاریش نەقل و ئەوانەی بێ، ئەی لە چی دەسەکەوێ پارە قازانجەکە لە توجاریەکایە، لە سا 28 بە توجاریە فرۆشێ، ئیتر ڕۆژێ ملیۆنە تەنی، ڕۆژێ ملیۆن و 200 ڕۆژێ ئەوەیە. لە کاتێکا بێ حکوومەت یاریێمی کوردستان سەر لە نوێ لەسەر غاز مفاوەزات کاتەوە، وە من ئەمەوێ شتێتر بڵێم، زۆر بڵاوەکرێتەوە هەرێمی کوردستان غازە نێرێ بۆ ئەوروپا و غاز، کاک هەرێمی کوردستان غازی نییە، نیوەی مەحەطاتی بەرەمێنانی کارەبا ئێستا ئیش ناکەن لەبەرەوەی هەرێمی کوردستان غازی نییە. هەرێمی کوردستان ئێستا بۆ مەحەطەی کارەبا 440 ملیۆن پێ سێجا غازی هەیە، لە کاتێکا خۆی دوو هێندەی پێویستە، ئەمە ماڵانیش پێویستێتی بۆیە و هیچ عەقدێکی تەتویریش نییە بڵێ ساڵێکی تر و دویتر، یعنی تۆ تا ئێستا هیچت نییە، ئەم دوژمنداریە چییە بۆمان دروستەکە؟ طبعا من پێتەڵێم ئەمان کێشەی جەوڵای من خۆ وتەبێژی ئەوانی من داتاکانم خستە ڕوو، بەس وامزانی پرسیارەکە لەسەر بردنە دەروی پارەکانەوە مهمتر. یەک مەرز بۆ تورکیا شەڕ ناخ هەر دەفتەرێ $10 وەرەگیرێ بە گوبر، بەڵێ هەر دەفتەرێ $10 وەرەگیرێ. بله. ئێمە طبعا لەو وەزارەتی سامانە سروشتەکان مانوتەوە، ئەوان ئینشەڵڵا بە بەرهەمە نەوتیەکان مانوتەوە، بەرهەمە نەوتیەکان ئینشەڵڵا بە قەزاکان مانوتەوە، فەقیرەکان دەستنیشانکەن. بۆی مشکلەکە سەریکە مشکلەکە چییە؟ ئەم نەوتە بەشی کەمتر لە 1% خەڵکی کوردستانەکە. بەڵێ ئێمەش زانیمانە لە هەندێک بارگای حزبی و شوێنی حزبی ئەوانە نەوت تەوزیعکرێت، بەڵام ئایا ئەوەی عێراقە هی خۆیانە تاوەکو ئێستا وەزارەت بۆ کردنەوەیان نەداوە. من سوپاسانە.